ماوەیەکی زۆرە دانیشتوانی چەنگەڕەکێکی شاری ئەولێر بەهۆی بوونی بۆنێکی ناخۆش هەراسان بوونا ئەو بۆنە لایەنی پەیوەنددار بۆ بوونی پاڵاوگەی نایاسایی دەگەڕێنێتەوە وەک مەترسیەکی گەورەی سەرهەڵدانی نەخۆشی شێرپەنجەش دەبینێتن و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هێرێمیش داوا دەکات لایەنی پەیوەنددار هەوڵەکانی زیاتر بکات بۆ بنبڕکردنی ئەو بۆنە تا کاریگەری زیاتر لەسەر هاوڵاتیان نەکات. کاریگەری سلبی هەیە لەسەر هەر سێ ڕێگەزەکەی ژینگەوە بە هەمان شێواز کاریگەری لەسەر تەندروستی ئینسانیش هەیە چونکە ئەو گازانی کە لەگەڵ هەوا تێکە دەبن بە تایبەتی گۆگرت کە گازێکی ترسناکە یاخود ئەو موادە پلاستیکیانەی کە لە کاتی سووتانیان لەو شوێنانێکەوە پاشماوەی خۆڵ و خاشاشیان لێ کۆ دەکرێتەوە مادەیەک دەردەکات پێ دەگوترێت دایۆکسید ئەوش بە هەمان شێواز بەهۆی ئەو هەوایانە بەهۆی کاریگەری بایەکان لەگەڵ هەوا تێکەڵ دەبێت دیسانەکە تەئسیرات لەسەر ئینسان دروست دەکات. لە ساڵی ڕابردوو زیاتر لە 20 پاڵاوگەی نایاسایی لە سنووری شارەوانی ئەولێر داخران و ژمارەیەک مۆلیدەی ئەهلیش سزادران. قایمقامی قەزای ناوەندی ئەولێر ڕایدەگەێنێت چەندین لێژنەی تایبەت پێکهێنراوە بۆ دۆزینەوەی سەرچاوی بوونەکە و دەژڵێت هەموو ساڵێک بەهۆی ئەو بۆنەوە هاوڵاتیان سکاڵا تۆمار دەکەن. پاڵاوگەکان تا ڕادەیەک ڕێگەیان پێدراوە کە کار بکەن بەڵام لە ژێر ڕێنماییەکانی ژینگە پێویستە و ڕێنمایی بۆیان دانراوە جێبەجێ بکەن کە نەبتە هۆی پیسبوونی ژینگە و بڵاوبوونەوەی هەر بۆن و دووکەڵێک. هەروەها لیژنەیەکی ترمان پێکی ناوە ئەمڕۆ لەگەڵ لیژنەی مۆلیداتی دانیشتین ئاگادارمان کردنەوە کەوا پێویستە دەرچوونەکانیان بەردەوامی پێ بدەن و چڕتر بکەنەوە لیژنەی مۆلیدات لەگەڵ کە نوێنەری چەند لایەنێکی تێدایە بۆ ئەوەی ئەو مۆلیدانە یاخود ئەو خاوەن مۆلیدانی کە هەڵدەستن بە بەکارهێنانی گازی کوالێتی نزم ئانیش دەستنیشان بکەین بۆ ئەوەی ئیزراعەتیان لەگەڵ بکەین. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما دانیشتوانی ئەولێر بەتایبەت لە شەوان هەست بە بوونی بۆنێکی ناخۆش دەکەن و لایەنی پەیوەندداری شۆکاری سەرهەڵدانی ئەم بۆنە دەگەڕێنێتەوە بۆ بوونی ژمارەیەک لە پاڵاوگەی نایاسایی و بەکارهێنانی سوتەمەنی کوالێت نزم لەلایەن مۆلیدە هەلیەکان و ئەو پاژما و خاشاکانەی کە لە نزیک شاری ئەولێر فرێدەدرێن و دەسووتێندرێن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.